بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، اللهم صل وسلم وبارك على أشرف خلقك محمد الأمين وعلى آله وأصحابه أمته أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي، اللهم آمين. خزمان دوستانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. الله مجلسەکەمان کا بە مەجلیسی خێر و بەرەکەت و ڕەحمەت. ئینشاءالله چۆن لێرە کۆی کردوینەتەوە لە مناسبەتەیە کە مناسبەی زیینکردنەوەی سنەتی رسول الله صلى الله عليه وسلم، مناسبەتی مناڵ ناونانە. خی گەورە مناڵە ساڵح کا بۆ دایک و باوکی بەناز و بە خۆشەویستی و بە تەمەنی درێژە و بۆیان بێڵێت بەرەکەتیش بەسەر خاوەنی ئەم باخەیە کاک حاجی محەممەدا بڕێژە و کاک ئیبراهیمیش خاوەنی منداڵەکە ئەڵڵا بۆی سعد ناوێنیان چی؟ دوان میناو. الله صالحیان دوعای خێران بۆ بکەن ئینشاءالله لەگەڵ مناڵەکانی هەمومانە ساڵح بن و ئەوەشی مناڵی نییە، الله مناڵی ساڵحی باتی و بەرەکەتیان بەسەرا بڕێژێ. برانی وەڕێز وتاری مناڵ ناونانمان زۆر هین کردووە، بەسی مناڵ ناونانوانە لە خزمەت جەنابتانە ناکەم. قەدەری ئەڵڵا بیرم کەوتەوە پێشەوەی بێمە خزمەتتان کەوا ئەم چوارشەممە ئەمڕۆ ینی بەیانی سێشەمەوە نییە، شەوی سێشەمە چوارشەم بەحساب یادی لەدایکبوونی رسول الله صلى الله عليه وسلم. پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام لە مانگی ڕەبیع الأوەلا لەدایک بووە. لە بینی زاناکان ئەوانەی کە سیرەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم نووسیوتووە لە ئیبن ئیسحاق و ئیبن هیشام و واقیدی و جەماعەتەوە لە کۆن و خلافێکە بۆ کە ئایا ڕۆژی لەدایکبوونەکەی ڕۆژی ئەو ڕۆژە مبارەکە کەیە. پیان وا بۆ 8 مانگە، پیان وا بۆ 10 مانگە، پیان وا بۆ 12 مانگە، پیان وا بۆ 18 مانگە. لە 4 ڕۆژانی تاکید نییە ڕۆژی لەدایکبوونەکە بێزەبت کەیانە. ساڵەکە تاکیدە پێوتێ ساڵ عامل فیلە و ساڵی کە ئەبرەهە هجومی کردو بۆ مەکە. مانگەکە مانگی ڕەبیع الأوەلا بە حسابی ساڵی شەمسی خۆمان هەتاوی والله ئاعلم ئەوەی کە حسابیان کردووە ڕێکەوتی 24 کات. ئەو ساڵی کە پێغەمبەری صلی الله عليه وسلم تیا لەدایک بووە 24 بووە، ئەو ڕۆژەی کە رسول الله صلی الله عليه وسلم تیا لەدایک بووە. بەڵام مانگە عەرەبیەکە ڕۆژەکەی کە بالفعل ئایا 8 مانگ بووە کە زۆرێک لەسەر ئەوەن، هەیەکی ژەڵەن 10، هەیەگەڵەن 12، هەیەگەڵەن 18 خلافێک لەوەیە هەیە کە لە کامیانە بووە. بەڵام ئەوەی کە خلافی تیانە ئەوەیە رسول الله صلی الله عليه وسلم دایک و باوکم بە قوربانی بێت لە ڕۆژی 12 خۆیان وەفاتی کردووە لە هەمان مانگە. ئەم مانگی لەدایک بوونە کە مانگی ڕەبیع الأوەلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی 12کەی وەفاتی کردووە. یعنی ڕۆژی 12کەی کە ئیسا بە مەولوعیە بە حسابیەکەین ئەڵێن لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم تأکید ڕۆژی وەفاتەکەیەتی، ڕۆژی وەفاتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، نەک ڕۆژی لەدایکبوونەکەی خلاف لەسەری هەیە کە چ ڕۆژێکیانە. ئێمە داواکاری نەزاتی ئەڵڵا هەرچێ بێ بە خزمەتکار و شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە نازارەمان قبوڵ بکات لە دنیا و لە قیامەتیشە هەر لەسەر ئەو حسابین و بە ئومەتی ئەو حسابین و لەگەڵ ئەوە حەشر کرین ئینشاءالله. من هەر حەزم کرد لە خزمەت جەنابتانە چەند کە ئەم عەسرە هەروە چوومە خزمەت هەنگێ فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، حەزم کرد هەنگێ لە صفاتی و ڕوخساری شکل و شێوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ باس بکەم کە ڕوخساری مبارەکی چۆن بووە، شکلی چۆن بووە. مەجلیسەکە بۆ بڕازێنینەوە پڕبوون و عەتری بکەین، بەڵکو ئەڵڵا خوای گەورە پێمان ببەخشێ لە خەویشا بێ بە خزمەتی بگەین ئینشاءالله. ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ئەنەسی کوڕی مالیکەوە کە خزمەکاری رسول الله بۆ صلی الله عليه وسلم بۆمانە گێڕێتەوە، ئەفەرمێ شباسی شکلی پێغەمبەرمان بۆ کات صلی الله عليه وسلم. ئەفەرمێ كان ربعة من القوم ليس بالطويل ولا بالقصير. الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوارشانەیەک بووە، نە باڵای زۆر درێژ بووە نە کورت بووە، وەسەط بووە، باڵای بەلای بەرزا ڕوانوێتی، بەڵام ئەوە نەبووە درێژێکی باریک بێن، ئەوەش نەبووە کورتێکین بێ. لە پێغەمبەر صلی الله عليه وسلم كان ربعة من القوم، لای کوردی خۆمان ڕەبعە چوارشانەی پێوتێ، چوارشانەیەکی وەسەطی وەکو هینە سەریاڵە تێکسمڕایش بووە، لەشی پتەو بووە. رني پیغمبر صلى الله عليه وسلم فرمي أزهر اللون ليس بأبيض ولا بأبيض أمهق ولا آدم. الله پیغمبری خواه صلى الله عليه وسلم رني أزهر بو، أزهر بيكي تيكال با
پەمەیە هەوڵێکی سروسپی کوردی لای خۆمان پێستی سروسپی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک سپیەکی هەسپی هەیە بێت تام زۆر سپیە ئەڵێ لەو نوعە نەبوو نە ئەوەش بوو ڕەنی هین بێت ئادەم یعنی ڕەن تۆخ بێ ڕەن گەرمیەکی تۆخ بێ نە وا نەبوو ئەڵێ سپی بوو سپیەیەکی تێکەڵ بە سوور یعنی سوور و سپی بە کوردی خۆمان ئەڵێ ڕەنی دەموچای مبارەکی پێستیە بەو شێوەیە بوو ليس بجعد قطط ولا صت رجل الله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نە قژی ئاڵۆسکا و لول بوو قژ زبر و ئاڵۆسکا و نەبوو نە ئەوەش بوو ها هەیە زۆر قژی خاو ناوەسەیتر شۆڕە بێتەوە ئەڵێ وا نەبوو ئەڵێ قژیشی وەسەد بوو خاو بۆ قژی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام لەو قژە خاوانە نانی بڵێ کەوا قژێک هەنگێکەیە ناوەسێت بەڵکو بە دەستی مبارەکی چەند جار بە دەست ئاوا چاکی کردووە بەرزی کردوەوە خەتی تێکردووە خەت تێکردن لە قژ یەکێکە لە ئاکارەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم یعنی زۆر بەینی خەتی کردووەتە قژیەوە جا لە ناڕاستە بوو بێ لێرە بوو بدووسێ قژی ئاوا هەڵاوتەوە بە دەستی مبارەکی قژیشی یەکسەر وەستاوە قژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنی ڕەش بووە برۆ مووی مبارەکی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ڕەش بووە أنزل عليه وهو ابن 40 سنة أنس كري مالك قال لك وحي بوها 80 دانة صار بو پیغمبر صلى الله عليه وسلم باش أنا فرمي وقبض وليس في رأسه ولحيته 20 شعرة بيضاء الله أروجي كبيغمبري خوا صلى الله عليه وسلم أمري خواي بجينا وفاتي كرت لهمو جاني مباركة بستالموي سبينة بو بهوي كوي كيتو هەنگی ڕوای دەڵێت 14 بۆ هەنگێک گەڵێ لە 14 کەمتر 20 ئەڵێ نەگەیشتۆتە 20 تاڵ بە سەری بە ڕیشی بە سمێڵی مبارەکی بەوەی کە لەسەر سنگیشی دەرکەوتووە 20 تاڵ نەبووە هەموو ئەوانەی کە سپی بووە جا مەنزەرێکی غەڵەت هەیە لای خۆمان حتا من مامۆستایەکی بەڕێزیش کە خوا عەفوی وەفاتی کرد مناڵ بوومە چوومە دەکەوت دوعایەکەی خوای گەورە بیکەی بە خاتی ڕیشە سپیەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا هاتە بەرچاوم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕیش سپیەکی وا بوو بە منداڵ دوایی کە چوومە خزمەتەم حەدیثان و باسی شخڵی پێغەمبەرمان بۆ کە صلی الله عليه وسلم زانیم ڕۆژی وەفاتەکەی کە وەفاتی کرد دوای وەفاتەکەی کە ئیمامی عەلی و فەضلی ئامۆزای ئەوانە برازای هین ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێن شۆردیان تاڵەکانی سەریان کە حساب کردووە لە ناگەیشتە 20 ساڵ هەموو سەرۆڕیشی مبارەکە 20 ساڵی سپی نەبووە یعنی بەشکڵ گەنج و جوان بووە پاشان یەکێک پرسیار لە بەڕای سەحابەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری بمانگێتەوە ئەڵێ پیاوی پێوت ئەرێتەوە لە خزمەت پێغەمبەراوی صلی الله عليه وسلم دەموچایی وەکو شمشێر بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی دەموچایی باریک و تیژ بوو ئەڵێ ئەویش پێیوت نەخێر قال لا بل مثل القمر نە وەڵا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەموچایی باریک و وەکو شمشێر نەبوو بەڵکو وەکو مانگ وابوو وەکو مانگی 14 هەم خڕ هەم جوان هەم سپی ئەڵێ وەکو مانگ کە دیقەت یاوە دەزانی سەری مانگێکی 14 کە ئاوا هاتە پێشچاو نەگەوەی کە دەموچایی باریکوانە بێت پاشان سەبارەت بە دەمی مبارەکی چای مبارەکی ئیمامی موسلیم لە جابری کوڕی سەمورەوە بۆمانە گێڕێتەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان ضليع الفم أشكل العين ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەمی بچووک نەبوو دەمی گەورە بوو چاوەکانیشی ئەشکەل بوو ئەشکەل ئەڵێ لێم پرسیوتم ئەشکەل یعنی چی ئەڵێ وتی یعنی درزی چاوی ئەمەی درێژ ببۆ یعنی چاوەکانی درێژکەڵان بوو بەڵام لە عیلمی لوغە ئەڵێ ئەشکەلێک بە یەکێک گەوتی ئەشکەل لە عین کە یەکێ چاوی بەحاڵ تووزێ سوورەتی لە سپێنەکەی هەبێ تۆزێ هات تاڵێک وەکو بڵێ سوورەتێکی تیابێ ئەڵێ بەواڵێن ئەشکەل لە عین مهمە لە هەردوو حاڵەتەکەیە ئەمە وەصفی چاوی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم برۆکانیشی برۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوانی بووە کە بەسەریات خۆرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان أقنى الأنف لوتي مباركي أقنا بو أقنا بلوتي كي باريغا وتريد كتوز السري بيشوي سري لوتي برزة بوا أوتي أقنى الأنف لوتي بيغمري خوا صلى الله عليه وسلم باشان هر برائي كري عازب كصحابي بيغمر صلى الله عليه وسلم بما نجرته على كان أحسن الناس وجها على جوانترين دموچاوي كدمبيني بيتم دموچاوي پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم اما محبوب خوش هاته برچاو جوان بو
وأحسن خلقا وبيكاتي خلقيشي لا شيء جوانترين بيكاته بو نقصانيك اللي شوينك أنا أبيني خواهي يورا شون لأخلاقا لدينا لإيمانا هموش تيكان نمونا لا شيء أو بيغمرشي صلى الله عليه وسلم ببيع عيب دروس كردو تنانت لبخاري ومسلم هاتو كليجي الله لم أرى قط أحسن منه الله لا عمر ما تشاوى كان لو جوانترين نديبو تنانت الله تيرنا أبو إلى سير كردني تيرنا أبو الله قال برو نبو على هيبتي الشرم ما نكرد نەمانەوێت چاو بتروکێنین بۆ ئەوی تێربین لە سەیکردنی بەڵام بەڕادەیەک هەیبەتی هەبوو شەرممان لێکرد ڕوومان نەئەها سۆر سەر لە عەسیا لە خزمەتیا بەرزکەینەوە دایک و باوکم بە قوربانی بێ یا ڕەبی و ئەبو توفێلش کێکێکە لە هاوڵەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەفەرمێ كان مليحا بەو لەفزێناتی مەلیح یعنی قۆز جوان ئەڵێ زۆر قۆز و جوان و پێغەمبەر صلی الله علیه وسلم باشە لروايتي كافر كان مربوعا مقصدا الله بيغمري خواه صلى الله عليه وسلم شوارشاني كيك سمراوبو مربوع يعني شوارشانا مقصد يعني لشي بتو تيك سمراو شويني طالما وسبيكاني الله كديار بو زياتر بشي طالما وسبيكاني لكوا كوبو بوا الله كان في عنفقته شعرات البيض عنفقه ئەم مسافەی لە قورقڕاگە هەتا لێوی خوارەوە ئەم مسافەی فێوتی عنفەقە ئەڵێ تاڵەکان چەند تاڵێکی سپیوتیا ئەبینی سێ چوار تاڵە کۆ ببوو لێرە تاڵ پیا ببوو لە بینی قورقڕاگەی مبارەکی تاکو چی لێوی خوارەوەی یەکێک لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زۆر بابەت بۆ معلوماتی زۆر کەس پرسیارەکە لە مامۆسارێ و بۆیاخکردن سەر بۆیاخکردن یا سمێڵ و ڕیشۆمانە ئایا دروستە یا دروست نییە نەک هەر دروستە یەکێکە لە سونەتە گەورەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەمەندەی هانی سەحابەیەوە کەوا بۆیاخ بکەن حتا تەنانەت دەفەرمێ اصبغوا فإن اليهود لا يصبغون ئەڵێ جوولەکە بۆیاخ ناکەن پێیان نین ئەڵێ ئێوە عەکسی ئەوان کەن پێچوانەی ئەوان کەن بۆیاخ بکەن یەکێ لە شتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هانی داین بۆیاخکردنە جا من ئەمڕۆ حەدیثێکیان زۆر سەرنجی ڕاکێشام ئەڵێ یەکێ لەو ڕەنانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر حەزی پێکردو بۆیاخی پێ بکات ڕیشی مبارەکی ئاوا بۆیاخی وەکۆم بۆیاخی ئیسان نەبووە ئەم ڕەنانی کە ئاوا بەکاملی بووە ڕەنی گیاوشن بووە بەکاریان هێناوە ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی واری دەکەوە خەنەی کردووە خەنەی بەکاری هێناوە بۆ بۆیاخکردن تەنانەت یەک دوو تاڵی مبارەکی لای سەلەمە ما بووە یەکێ لە هاوڵەکان ئەڵێ کە سەیرم کرد یان یەکێ لە تابعینەکانە کەیگەێتەوە دوای کە سەیرم کرد بە خزمەتی و تاڵانە گەیشتم سەیرم کرد سوور بوو کاکە ئەمەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واسە وتێ بەڵێەوە خەنەیە کرد خەنەی لێ ئەدا حەزیە کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم خیزاب بکە خیزاب بۆیاخکردنە بە خەنا بەس یەکێک لەوانەی کە زۆر لام عەجیب وەڵێ یەکێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەی کات زەردی ئەکرد زەرد حەدیثەکان بۆتان بخوێنمەوە لە بوخاری و لە موسلیمە عەبدوڵڵای کوڕی عومەری گێڕێتەوە ئەفەرمێ وأما الصفرة فإني رأيت رسول الله صلى الله عليه وسلم يصبغ بها فأنا أحب أن أصبغ بها على الزردي خۆم بە چای خۆم عەبدوڵڵای کوڕی ئیمام عومەری گێڕێتەوە ئەڵێ چەند جار پێغەمبەرم دیوە صلی الله عليه وسلم ڕەسوڵان دیوە صلی الله عليه وسلم کە بە زەرد ڕەنی کردووە بۆیاخی کردووە ڕەنی زەردەکەش گەڕان بە دوای زانم چییە ئەڵێ نەوعە گیایەکیان بەکارهێناوە کە ئەو گیایە ئەگەر بە هەڵەیان نەڕۆشت بم ئەمڕۆ هەرەو گیایە کە زەردەچەوەی لێ دروست دەکرێت ناوی گیاکە گەڕان بە دوایە لە یوتیوب و لەمانە دەرمێنا گیایەکی گوڵم و نازانم بە کوردی خۆمان چی پێ ئەوترێت حتا ناوەکەشی نووسی بۆ ئەگەر لای خۆم لێرە بیدۆزمەوە گیایەکەمی کە زەردەچەوەی لای خۆمان لەوە ئەگیرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جاری وا بوو لەمە هەڵیەگر ئەیهێنا بە سەری ئەمامەکەشیە بەسەر مێزەرەکەی سەریشە بە جلەکانی ئەڵێ پێی خۆش بوو بۆنی خۆشە و گیان زۆر بەس بە ڕیشی مبارەکی ئەڵێ هەمووی پێ زەرد ئەکرد کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە شتێکی ڕێگە پێدراوە و سونەتی پێغەمبەری خوش بۆ صلی الله علیه و سلم و یەکێکە لە ئاکارە جوانەکانی باشە ئەی قژی مبارەکی درێژەکەی چۆن بووە خاتو عایشە بۆمانە گێڕێتەوە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قژەکەی لە بینی لمە و جمەکەیە بوو جمە یعنی ئەمەی شان
لما يعني لنرمي جوالي لم ساسي هاتا بساسي بيني يعني خوار نرمي جوي ناقيش تشاني والروايات إشمانية لا يقيش تشاني جاربوا تيغمي خواه صلى الله عليه وسلم قجي كاتو تخوارو هتا كيو هتا شاني هاتوا هتا شاني مباركي تيغمي خواه صلى الله عليه وسلم بس تنها لكاتي حج وعمرها ككاتي إحرام بستنا الثاني تاشيوا أينا لغيري أوان ني تاشيوا بلكو دايم قجيشي دريج بوا دريج يكي هتا كيو تا سرشان هاتوا لنرمي جوبر وخوارتر بوا هتا اكو سرشان قجي مباركي بيغمبر صلى الله عليه وسلم بخاوي هاتوا وزور هاني صحابة شيا بو باكو تميزي راقرتني ريشيان وقجيان وتنانت بجانبو برقيش بيكي كي وتوغا بيسو چپل بو بي ريشي بجبو بيتوا ياسميلي ياخد توتي اوا چي تلاو مالو من دالتوا بو اوا بم تبوتو زاوية بم حل برسكاوية ودايمي خواي بوني بيغمبر صلى الله عليه وسلم كيسات ديم ليريا باسيكم يعني براديكي إجگار زور اهتمامي ببوناو يكي لو شتاني كزور لاي رسول الله صلى الله عليه وسلم شيرين بو خوشويز بو الله حزم لك دو يكم شد الله الطيب حبيب إلي من دنياكم ثلاث لم دنياي او سيش زور تايبت حزم ليتي يكم شتيانا فرميتي بوني خوش حتى اتوانن بو يعني بيغمبر صلى الله عليه وسلم لخو هفتاو يكم شتك كدويتي سواكي كدو بوني دبي پێش نوێش پێش دەست نوێش دوای ناخواردن کاتێککە چۆتۆ سەر جێگە خەوتووە سیواکردنی پێغەمبەری صلی الله عليه وسلم تۆ زێ لە قەزەی سیواکە حەزەکەم لە خزمەت جەنابتانە باسیکەم خەڵکی ئێمە زۆر غەڵەت سیواکەکە سیواک دارێکی بۆ داری خۆشە ئەنواع دەرمانی مضاداتی حەیوی تایە کە هەرچی ڤایرۆس و میکرۆبی ناودەم و ناو مەعیدەشێ ئەیکوژێت بەڵام لای ئێمە غەڵەت بەکارەهێنرێت ئەگەر ویستی سیواک بەکاربێنی ئەبینی سیواکێکی بەدەستەوەیە جاروێ مانگێکە هەر ئەوەیە وای لێ ئەکات لە ناو دەمیە سیواکەکە هەر کەڕووی کردووە یاخود بۆنی ناخۆش وا ناکرێت سیواک وا بەکار نایێنێ برا بەڕێسەکەم ئەمەندەی سیواکەکە کە تۆ لێکەیتەوە توێقڵەی لێکەیتەوە ئەی کە نەرمەک فڵچەی لێ دێ بۆ جارێکە بەکارەهێنرێ بۆ یەک جارەکە بۆ نەخۆشەکەی و تامەکەی ڕۆی دوایەوە ئەی بڕی بۆ جاری دووەم چیەکەی تۆ زەیکەی لێ ڕوو دەکەی تۆ زەیکەی لێ اینجا بەکارێنی يعني چیلکەیەکی دارێکی ئەمەگەلوانێ بەشی سێ چوار ڕۆژکە بەشی هەفتەیەکە و پەڕەکێگەری بکە نەک تۆ ئەمە یەک تۆزە لێ بڕیتر تۆ هەر ئەوە بێت و بەدەوە هەموو جار کە بەکارت هێنا و بەشەی لێ ئەبریت و بەکاری دێنی ئەمە شوێ بە بەو خۆشی مەفعولی خۆی مێنێت هەرچی ڤایرۆس و خراپی ناودەم هەیە نایهێڵێت باشە پاشان ئیمامی بوخاری لە ئەنەسی کوڕی مالیکەوە بۆمانە گێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەڵێ دەست و قاچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بچووک نەبوو کانە ضەخمە اليدین والقدمین دەستی مبارەکی و قاچی مبارەکیشی ئەڵێ زەخم بووە گەورە بووە دەستی بچووک نەبوو دەستی گەورە بووە قاچیشی گەورە بووە بەڵام ئەفەرمێ بەسطە الکەفین بەڵام ئەم دوو لە پیدەسەی زۆر نەرمونیان و نەرم بۆ ڕاخراو بووە تەنانەت لەم ڕیوایەتی کەیان ئافەرمێت ئەفەرمێ ئەمە ئەبی جوحەیفە ئیمامی بوخاری لە ئەبوو جوحەیفەوە گرتو لە حەدیثەکەیەوە ئەڵێ دەستی ڕەسوڵڵام گرت صلی الله عليه وسلم خستمە سەر دەم و چاوم لە حەدیثێکی درێژای گرتەوە ئەڵێ دەستی پێغەمبەرم گرت صلی الله عليه وسلم خستمە سەر دەم و چاوم فإذا هي أبرد من الثلج وأطيب رائحة من المسك ئەڵێ والله لە بەفر فێنکتر بوو دەستی زۆر سارد بوو ولا بۆنی میسکیش بۆنی خۆشتر بووی دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم پورێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەستا پێغەمبەر صلی الله عليه وسلم خەیری لێ بکرێت تۆزێ عەرەب کاتۆ خەریک و سەیەکە شوشەیەکی بچووکی پێ بوو ئەوی زێی بگرێ بۆ مبارەکی ئەوی ئەمەندە بۆنی خۆشە قەت نەبووانی کەسێک ئەوانەی کە لە دەوری ئەڵێ بۆنێکمان کردبێ لە بۆنی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خۆشتر بێ خوای گەورە هەر بە پاکی لە دنیایە هەر بە مبارەکی و بە بۆنی خۆشی دروستی کردبوو مسلم لأنسوا يجرته ولا كان عرق لولو على أو قتل عرقاني كانت أخواره أو مروارية ولا شممت مسكة ولا عنبرة أطيب من رائحة رسول الله صلى الله عليه وسلم قال لا عمر ما نهج مسكة نهج عنبرة بون نكدوا لبوني بيغمدي خوا صلى الله عليه وسلم خوش تربية لا يسألوها مو أبانا شبرا برز كانم لا لشي بيغمرا صلى الله عليه وسلم شتيك هبو زور تايبد من بو بيوتي موري بيغمرايتي هەموو پێغەمبەرێک مۆری پێغەمبەرایەتی پێوەیە مۆرەکە چییە پارچەیە گۆشتە خاڵ نیشانی پێغەمبەرایەتی ئەوتا لە بینی دەفەی هەردوو شانیە لە بینی دەفەی هەردوو شانیە ئەڵێ سەیرم کرد خاڵ نیشانەی کەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نیشانەی پێغەمبەرایەتیە مۆرەکەی
ئەڵێ پارچە گۆشتێک بوو سوورێکی زیادە بوو پارچە بۆ چەند تاڵە مویەکی پێوە بوو بەقەی هێلکە کەوێگە بوو بەیضی حیجلە زڕی حیجلە کەلیمەکە یاخود لە ڕوایەت فەرمێ زڕ الحەمام یعنی هێلکەی کۆتر ئەڵێ بەقەی هێلکە کۆتێ بۆ هێلکەی سوێسکەیەک یا کەوێگە بوو لە بینی هەردوو دەفەی شانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوا ئەوەش نیشانەی پێغەمبەر یەکێکی وەکو سەلمانی فارسی کە چەند ساڵ بوو بە دوای و پێغەمبەری آخر زەمانەیە گەڕا لە وڵاتی فارسەوە چۆ وڵاتی شام و چۆ کێو هاتەوە بۆ حیجاز و عێراق و مەکە و مەدینە چاوەڕێ هاتی و پێغەمبەرێ کرد کە هات بە چەند نیشانەیەک بە سێ نیشانە تاقی کردەوە وتی ئەزانم و پێغەمبەرە سێ نیشانەی هەیە یەکێ لەو نیشانانە ئەوەیە هەدیە وەرەگرێ بەڵام سەدەقە وەرناگرێت بەڵە سێنم کرد دیاریان بۆ پاری هینی خێریان هێنا بڵین خورماوشتیان هێنای خێر پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوتی وتیانی سەدەقەی دەمی تێوەنەیە وتی تەوزیعیکەن بەسەرەوەانە بەس کە هێنایان بۆی هەدیە بوو سێنم کرد لە هەدیەکەی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دوایە ئەڵێ فرسەتم هێنا بە دوای نیشانەکەی ئاگەڕام بزانم ئەم پێغەمبەرە صلی الله علیه و سلم نیشانەی پێغەمبەرایەتەکەی ئەڵێن ئاوا سەیری کردم وەکوی بزانێکە بۆ چیە گەڕم ئەڵێ خۆی ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیلەکەی سەرشاری لابەر وتی وەرە سەیریکە ئینجاڵە بینیم ماچم کرد و پەلامارم دەوت بەشە دوو کە تو پێغەمبەرەکەی خۆی ساسە بکەن بە دوایە گەڕم ئەو نیشانی پێغەمبەرایەتیە بە نێو دەفەی نیشانی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم ئەمەوە شۆک و شکلی عام لە ڕۆشتنیا پێغەمبەر صلی الله علیه و سلم قەت هێواش نەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکویەکێکی بەتاڵی بێ ئیش هێواش نەڕۆشتۆ بەڕێیە دایمی خوای کە بەرەوکاری ڕۆشتووە سەریع بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ سەحابەکانیە کە دا ئەنیشت ئەگەر یەکێکی غەیرەب هاتایە ئەیوو کامەتانە محەممەدی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جلێکی لەبەر ناکرد خۆی لە هاوڵەکانی جیاکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی ناخۆش بووڵێ سەحابەکان نایانێرا لەبەری هەستن چونکە پێی ناخۆش بوو خەڵک دەبێت پێی وتبوو حەز ناکەم لەبەرم هەڵسن ئاداب و ئاکاری پێغەمبەر صلی الله علیه و سلم وتیان یا رسول الله چی بکەین ماچکردن و ئەم لالاوتی نەخێر ئەی یا رسول الله دانوینە بچەمینەوە بۆ یەکتر فەرمووی نەخێر ئەی یا رسول الله تەوقەکەین وتی بەڵێ سنەتی ئومەتەی من چاکوچۆنیە تەوقەکردنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قسەکردنا کە بۆمانە گێڕنەوە قاتو عایشە ئەڵێ کۆم قسانەی ئەوەی ناکرد شت بگێڕێتەوە لەسەر یەک قسە بکات ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم قەت وا نەبوو بێدەنگێکی زۆری هەبوو کاتێکە قسەی کرد چەند وشەیەکی کێوت چەند جارێ دووبارەیە کردەوە هەرچی کە گوێی لێ بۆی توانی لەبەریکە قسەکانی لەبەر کا و تێبگە قسەی زیای نەئەکرد قسەکانی هادی جوان لەسەر خۆ جارێ دوان سیان دووبارەیە کردەوە چەند وشەیە بوو معنایەکی زۆر بەرامبەرەکەی ئیتوانی لێی تێبگا و دووبارەی کاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕەحم و سۆزیە ئەو پەڕی بووە دەخات و عایشەیان پرسی باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتە ماڵەوە کاتێکە هات ماڵی خۆی بۆ ئیسراحەت چییە کرد لە ماڵەوە خەریکی چی بوو وتی پیاو لە ماڵەوە مەشغوڵی چییە ئیشی ماڵی خۆیە کرد بەدەستی خۆی ئاڵێ جلی خۆیە دووریەوە بەدەستی خۆی کار و ئیشی خۆیە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەشوو بانگێدا یەکسەرە چوو بۆ مزگەوتەکە وەکو هەچ پیاوێکە پاشا نەبوو گەورە و خۆ بەزلزان نەبوو پێغەمبەر بوو عەبدی خوا بوو لەسەر خۆڵ خەوتووە لەسەر کومبار دانیشتووە لەسەر حەسیر دانیشتووە شانی دایاوە وەکو هەموو بەشەرەکانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سواری وشتر بووە سواری ئەسپ بووە سواری ئێستر بووە سواری گوێدرێژ بووە سواری هەمویان بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سواری گوێدرێژ بووە نەفەرێکیشی لە دوای خۆشیەوە سوار کردووە تەکەببوور لەم پیاوەیان نەبووە خۆ بە گەورە زن و خۆ بە گەورە زانی تیا نەبووە خۆ هەڵکێشانی تیا نەبووە چنگێ خۆڵینەوە بینەوە بە چنگێ خۆ ئەم پێغەمبەرە نازداری کە خۆشەویستی مەخلوقی خوایە گەورەی خۆ بە گەورە زانین تەکەببوور لەمایان نەبووە ڕقی دنیاشی لەوە بوو کە تەکەببووری تیابێ و ئەم ئومەتەشی وا فێر کردووە ئەفەرمێ رب العالمین خۆی فەرمێتی الکبریاء ردائی فمن نازعني فيه قصبته ئەفەرمێ خۆ بە گەورە زانین بەرگ و پۆشاکی منە و بەس بۆ من شیاوە بەس بۆ ئەڵڵا ئەوەی بێوێ لاسایی من کاتەوە ئەیکەم بە دوو کردەوە قەسەمت و یعنی ئەیشکێنم ئەیکەم بە دوو کردەوە بۆ یەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەدەب و ئەخلاقی جوانی فێر کردوین ئەمە دە شیرین بووە لایەن سەحابەکان ئەڵێن والله ئەو ڕۆژەی کە تەشریفی هێنا مەدینە هەموو مەدینە ئاوەدان بۆەمان نەزانی لە هەموو بندار و بەردێکەوە نور هەڵەقڵێ والله ئەو ڕۆژەش کە تەسلیممان کرد جەنازەکە وامانزانی ئەو مەدینەیە کوژاوەتەوە ڕووناکی معنابێت یان نەماوە خۆشی معنابێت لە مەدینەیە لەبەر چاومانە نەما تەنانەت پیاوێکی وەکو بیلال نەیتوانی لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو مەدینەشە ژیان بەرێتە سەر و چۆ دەرەوە وتی تحمل ناکەم جارێکە دانیشتم لە مەدینەیە پێغەمبەری صلی الله علیه و سلم تیا نەبێت ئەبوو زەر بە هەمان شێوە چەندێک لە سەحابەکان تحملیان ناکرد لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم چاویان بەرای ناهات
لەناو مدینەیە بشین ئەمە دە خۆشەویست بوو لێگەڕنەوە سەحابەکان ئەوانی کە وەفدی خارجی بوون هاتون بۆ لای وەفدی کافرەکان ئەڵێ وەڵڵاهی من چوومەتە لای وەفدی ئەمری کوڕی ئازەڵێ ئەڵێ چوومەتە لای کیسرا چوومەتە لای قەیسەری مەلیکی ڕۆم بەس ئەوەی کە دیومە سەحابەی محەممەد صلی الله علیه و سلم بۆ محەممەد یەکەن لا هیچ پاشا مەلیکێ مشتی وام نەدیوە ئەمە غێر ڕسوڵ الله صلی الله علیه و سلم خۆشویستووە بەس ئەوەندەی کە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خوامان نزیکاتەوە خوای گەورە خۆشەویستی ئەو پێغەمبەر و ئیتیباع و شوێنکەوتنی ئەو پێغەمبەری کردووە بە مەرجی چی ڕازی بوونی خۆی بەسە ئەوەندەی کە خوا ڕازی نییە هیچ نایە لەگەڵ لای خۆیان پێێنێ ناوی محەممەد دەبێ صلی الله علیه و سلم شایەتمانی کەسمان تەواو نیە و ئیمانی کەسمان تەواو نیە إلا بێ لەگەڵ ئەشهەدو ئەن لا إله إلا الله کە چیش بڵین ئەشهەدو ئەنە محەممەد رەسوڵ الله صلی الله عليه وسلم کە بن قەد لە قورئانە خوای گەورە قسەی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم خطابی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەنای خۆی نەکرۆ پێ بڵێ یا محەممەد هەموو یا ئەیها النبی یا ئەیها الرەسول ئەم بەگە ڕێز و حورمەتی تایبەتی لە پێغەمبەر گرتووە صلی الله عليه وسلم پێغەمبەرەکانی کە هەموو بەنای خۆیان بان کراوە لە قورئانە کە باس کراوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەک شوێنە خوای گەورە بەنای خۆی بانگی نەکردو هەر بە ئەی پێغەمبەر ئاهۆ ئەی نێردراوی خوای گەورە ئەم بەگە حورمەت و ڕێزیە بۆ لای پەروەردگارمان بەسە بۆ ئێمە فەخر کە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە بین صلی الله عليه وسلم بەسە بۆ ئێمە عیزەت و فەخر کە محەممەد صلی الله عليه وسلم مامۆستامان بێ ئێمە شاگردی ئەو بین شوێنکەوتەی ئەو بین سەربەرزی دنیا و قیامەت لەوەیە ڕێبازی ئەو هەڵبژێری سەیری مەلیک و پاشا و گەورە و زانست و بەناو زاناکانی دنیاکەن زانە ئەو قسانەی کە کردویانە تو خواخوایان لە سایە دووسیان جێبەجێ کردووە هەرچی ئەو قسانی کە ئەیکەن ئەم گەورانی کە خەڵک لە دنیا چپڵیان بۆ لێیان ملی خۆیان بۆ ئەشکێنێ بەشان و باڵیانە هەڵێن زانێ لە سایە دووسێ قسەکانی وعدەکانیان کە ملەتەکانیان ئەدەن لە سایە دووسیان جێبەجێ کردووە دەنە وەڵڵا هەموو عمری ڕەسوڵ الله بگەڕێ صلی الله عليه وسلم زانن لە عمریا قسەیەکی کردووە ئەمرێکی کردو خۆی لە پێشا جێبەجێی نەکردبێ زانن پێغەمبەر صلی الله عليه وسلم قەد وتوێتی ئەو ئیشە مەکەن و خۆی لە پێشا تەرکی نەکردبێ قسەکانی هەموو جێبەجێ کردو بۆیە ئەچێتە دڵ لای خواوەیە لای پەروەردگارەوەیە وتەی ئەوە بە ئێمەی ئەگەیەنێت خوای گەورە بە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرمان قوڵکە یا ڕەبی داوا لێکن بە ئیسم العەظەمت بە هەموو ناوە جوانەکانت بە خزمەتکاری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم قبوڵمان کەی بە خزمەتکاری ڕێبازەکەی قبوڵمان بکەی خوایە بە خزمەتکاری دینەکەی قبوڵمان بکەیت یا رب العالمین لەو کەسانەمان بگەڕی کە ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەفاعەتیان بۆ ئەکات بە دەستی مبارەکی لە ئاوی کەوسەر ئەکا بە دەمیانەوە کە لەگەڵ خۆیان ئەیان باتە باشتەوە یا ربی خوای یا دراوسێتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە فردۆسا پێبەخشید أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.